ئەو پرسە سەرەکیەکەی جیهان کە لە ئێستادا یەکێکە وەکو یەکێک لە قەیرانە جیهانیەکان وەکو پرسی وزە سەیری دەکرێت بۆی گۆڕانکاریەکانی کەشوهەواوە مەترسی کەمبوونەوەی ئاویش لە جیهاندا سەری هەڵداوە بە دیاریکراوی وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە نێویشاندا عێراقێکێکە لەو 5 وڵاتی بەپێی نوێترین راپۆرتەکانی ئێن کە گۆڕانکاریەکانی کەشوهاتیدا دەردەکەوێت ئەم گۆڕانکاریانی کەشوهەوا کاریگەری لەسەر ئاوی هەرێمی کوردستان و عێراق بووە بە حکومەوەی عێراقێکێکە لە وڵاتانی کە پشت بە سەرچاوەیەکی سەرەکی ئاو دەبەستێت لە هەریەک لە وڵاتانی تورکیا و ئێرانەوە لەسەر ئەم بابەتە ڕاستەخۆ بەڕێز دکتۆر کامەران ئەحمەد کە بەڕێزیان ماستەریان هەیە لە ئابووری ئەو وهروە دکتۆرا لە چاکسازی ئابووری ڕاستەخۆ لێر لە ستودیۆمیانی مێگفتوگە زیاتی لەگەڵدا دەکەین دکتۆر زۆر سپاس بۆ ئامادەبوون لە ئێستادا سەرچاوەکانی ئاوی هەرێمی کوردستان بەهۆی گۆڕانکاریەکانی کەشوهەوا گەڕ ڕوونتر باسی لێ بکەین لە چه ئاستێکدا مەترسیە بۆ هەرێمی کوردستان؟ سپاس بۆ ئەم دیمانەیە دیارە ئەو شمەکێکی استراتیژی زۆر گرنگە ژیان بەبێ ئەو نابێ ئەو نەبوو ژیان ڕائەوەستێ ئیمڕۆ ئەم بارودۆخی ئیمڕۆیە بەهۆی گۆڕانکاریەکانی کەشوهەوا قەتیسمانی هەواوە لە دەرەنجامی خراپ بەکارهێنانی تەواوی وزەکانی سەرزەوی و دەراویشتەکردنی گازێکی زۆری دۆمۆکسیدی کاربۆن و میثان بەرگە هەوای زەوی تێک چووە پلەی گەرما بەرز بۆتەوە لە بە 2 پلە زیاتریش لەسەر تەواوی گۆی زەوی ئەم هۆکارانەوەی کردووە کە گۆڕانکاریەکی گەورە لە بڕی دابارین لەسەر گۆی زەوی پیا ببێ هەندێک وڵات لافاو بردی و چەندەها کەسی کوشت هەندێک شوێنیش باران نابارێ و ئاوی لێ نییە بۆ نمونە ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە هەرێمی کوردستان و عێراق بەشێک لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەناڵێنێ بەدەست بێ ئاویەوە بۆ ماوەی 2 دانە ساڵە بڕی دابارین ئەوەندە نەبووە بتوانێت نیوەی پێداویستیەکانی ئیمڕۆی شارستانیەتی لە هەرێمی کوردستان و عێراق پڕ بکاتەوە ئەمە لە لایەکی تریشەوە سەرچاوی دووەم بێجگە لە دابارین کە بۆ هەرێمی کوردستان زۆر گرنگە و بۆ عێراقش گرنگە مەسەلەی ڕووبارەکانی کە ڕژێنەوە ناو دیجلە و فرات و خودی دیجلە و فرات خۆی کە دوو سەرچاوی گرنگی ئاون بۆ عێراق ئەوانیش لە ڕێگەی سیاسەتی خراپی ئاوەوە لەلایەن ئێران و حکوومەتی تورکیاوە بەهۆی دروستکردنی بەنداوەوە ئاوەکانیان ئەتوانین بڵین لە 100 بەس لە 180 ئاوەکانیان بە تایبەتی ئێرانیەکان لە 95 ئاوەکان گرتوێتەوە بەمە سەرچاوی داهاتنی ڕووبارەکان بۆ ناو عێراق ئەوانیش لە وشکبوون دانیان لە وشکبوون نزیک بوونەتەوە لایەکی هۆڕەکانی خواروی عێراق لە مەترسیدایە ئێستا تۆش پێشەوەی بێن بۆ ئێوە لە راپۆرتێکی ڕاستە و خۆی کەناڵی ڕوودا باسی کرد کە هۆڕی حەمار و چپایش و ئەوانە بەرەو وشکبوونەوەی تەواوە چەند گەورەترین کێشیان بۆ دروست بووە نەڕووی ئاژەڵداری گامێش بە خێوکردن نەماسی نە هەچ ڕژانێکی تر ڕوئەکەنە شارە گەورەکان ئەوان ژەبنەوەی کێشە دیسان دووبارە کێشەیەکی تر لەسەر ئابووری و لەسەر کارپێدان و لە تەواوی ژێنگەکان لە ناوچەی خواروی عێراق هەرێمی کورد من نایشارمەوە ئەگەر بێت و ئینشاءڵڵا وا نابێت باران و بەفر بڕێکی پێویست لە هەرێمی کوردستان لە سەر و 600 میلیمەوە باران و بەفر لە هەرێمی کوردستان نەبارێت ساڵی ئایندا تو بەرەنگاریمانە بێتەوە کە هیچ کەسی ئاواتی پێ ناخوازێت لە ڕووی کەم ئاویەوە کەم ئاوی ئاو بەدیلی نییە ئەو شوێنگرەوەی نییە ئاو تەنها ئاو شوێنگرەوەیەتی بەڵام تۆ لەوانەیە بڵێ لە ڕێ وزە بۆ سوتەمەنی لەوانەیە لە سوتەمەنی جۆرا و جۆرە بەڵام ئەو تەنها ئاوە دووبارەیەکەمەوە بەبێ ئەو ژیان بوونی نییە. باشە دکتۆر کە دەڵێن ئاو دیارە تەنها ئاوی خاوێن نییە لە سروشتێکا و لە هەرێمی لە عێراق و هەرێمی کوردستانیش لە ماوەی چەند ساڵی ڕابردووە لە عێراق شەتوڵ عەرەب بەهۆی سوێری ئاوەکەوە بەکار ناهێنرا بۆ هیچ جۆرێک نە بۆ خواردنەوە نە بۆ کشت و کاڵ ئەمەیە بزانم لە ئێستادا سەرچاوەکانی ئاوی هەرێمی کوردستان بەپێی پێویست لی سوودمەند دەبین ئاوی خاوێنە ئەوەی کە هەیە لە هەرێمی کوردستان سەرچاوەکانی ئاومانەوەی ئاوی خاوێنە چونکە هەموو سەرچاوەکەی باران و بەفرە ئەو ڕووبارانش لە ڕێگەی باران دابارین و باران و بەفرەوە لە ساڵێکدا بە شێوەیەکی ئاسایی ئەگەر باران لە سلێمانیە بڕی 600 میلیم باران ببارێت سەرچاوەکانی ئەومان نزیکی 84 ملیار مەتر سێجا
ئەو لە سەر ڕووبەری هەرێمی کوردستان ئاو بارانیەتە خوارەوە کە ئەمەش سەرچاوەیەکی باشە هەم بۆ ئاوی سەرزەوی بۆ ئاوی ژێرزەوی. بەڵام تۆ لە ساڵی بڵین 21-22 بە هەردووکی نەبووە بە 900 میلیم بە 2 ساڵ نەوە بە 900 میلیم کە ئەمە ژماری دانیشتوانیش زیاد دەکات کە ژماری دانیشتوانی زیاد دەکات پێداویستیەکان زیاد دەکات هەتاوەکو شارستانی ژەچێتە پێشەوە بڕی ئاوی بەکارهێنرا و زیاد دەکات بۆ تاکە کەسێک لەوانەیە لە زمانی بۆ نمونە 100 ساڵ لەمەوە پێش تاکێک خەڵکی سلێمانی لەوانە نییە لە ڕۆژەکە 10 لیتر ئاوی بەکارهێناوێ بەڵام ئیمڕۆ بەپی ستانداری جیهانی هەر کەسێک لە شاری سلێمانیە بەپی پێوەری جیهانی WHO ئەمانە WFP و ئەمانە هەمووی ئەبێ مرۆڤ 150 لیتر ئاوێ بەلایانی کەمەوە ئەمە ستاندەرێکی 10 لیتر ئاو لەکوێ 150 لیتر ئاو لەکوێ تۆ لە ساڵی 1950 تا دانیشتوانی شاری ئەم سلێمانی تۆ 48,000 کەس بووە ئێستا لە پێی ئامارەکانی دایرەی ئاماری خۆمان 100 ملیۆنێک کەس لە ناو شاری سلێمانیا ئەژی کەواتە تۆ بزانە چەند ئایا لە ساڵی 100 ساڵ لەمە پێش هەموو کوردستان لەوانە نیو ملیۆن مرۆڤی تیا بوو بێ ئێستا بەلایانی کەمەوە 6 ملیۆن مرۆڤ لە هەرێمی کوردستانە ئەژی کەواتە قەبارەی خوازە سەر ئاو بەهۆی پێشکەوتنی ژیان و ژمارەی دانیشتوان و ئاڵۆزبوونی ژیان و بەرەوە پێشەوە چون ڕۆژ بە ڕۆژ زیاتر ئەبێت بەڵام لە بەرامبەردا خستنە ڕووی ئەو دوو جۆر خستنە ڕووی ئاوەیە با ئاگادار بین خستنە ڕوویەکان پێدرێت خستنە ڕووی سروشتی ئەو ئەمەی کە باسم کردی بەهۆی دابارین و چەم و ڕووبارەکان ئەمە 84 ملیار مەتر سێرجا ئەو لە کوردستانە دروست ئەبێ ئەگەر 600 میلیم کەمتر باران نەبارێ ئەمە وەک ستانداردی شاری سلێمانی چون توێژینەوەکە کراوە پێوەرەکەی من ئەو شتێک کە من لەسەری کارم کردووە بڕی دابارین بۆ لە شاری سلێمانی کە لە ساڵی 1940ەوە تۆمار کراوە هەتام دقەی کە من و تۆ قساکەین بەیەکەوە تیەکەی لێرە ئەمە پێدەوترێ خستنە ڕووی سروشتی بەڵام خستنە ڕووی ئابووری بریتێ لەو بڕئاوەی کە کۆنتترۆل ئەکرێەوە ئەخرێتە ناو تۆڕی دابشکردنی ئاوە و هاوڵاتیان بۆ کەڵکی لێ دەبینن چ بۆ ژیانی ڕێوەبردننی ژیانی ئاسایی ڕۆژانەی خەڵک یان بۆ کەرتی کشتتوکاڵیان بۆ کەرتی پیشەسازی یا بۆ کەرتی بازرگانی ئەو بڕئاوەی کە خەڵک بەکاری ئەهێنێت ئەوە پێی دەوترێ خستنە ڕووی ئابووری چونکە ئەوە ئەچێتە پێوەری تەواوەوە بەڵام ئێمە بەشێکی زۆرمان لە ئاوەکانمان بە ئاسایی ئەڕاتەوە بۆ خواروی عێراق لە دابارین لەو خۆی زیاد دەکە ئەڕاتەوە بۆ خوارە و ناوەڕاستی عێراق و لەوێ ئێمە ڕووبارەکانی کوردستان پێکێنەری سەرەکی ڕووباری دیجلەن کە دوو ڕووباری دیجلە گەورەتر و زۆرتر ئاوی پێ ئەڕوا لە ڕووباری فرات ساڵانە ئەبێ 50 میلیار مەتر سێرجە ئەو لە دیجلەیە هەبێ 30 میلیار مەتر سێرجە ئەو لە ڕفراتە هەبێ ئەنجا پێداویستیەکانی عێراق دابینە بێت لە پێداویستی ئێستا دیارە بە شێوەیەکی زۆر کەمترەوە ئاوی دیجلە بە شێوەیەکی بەرچاو ئیسەکەمی کردووە ئەمی کە من بینیم من بە چاوی خۆم بینیم ئەوەی کە لە ساڵانی ڕابردوو پێشتر ئاوی دیجلە هەبوو ئێستا بەهۆی دروستکردنی و پەنداوانی کە لەلایەن ئەوەی لە هۆی کەبی دابارینیشەوە لە ماوەی ئەم 2 ساڵەیە کاریگەریەکی گەورەی کردووە بەڵێ من دوێنێ لە چوومەڕانیە ئاوی زەی بچووک جۆگەلەیەکی بچکۆلەوە دەربەندی خان بە هەمان شێوە کەمی کردو دکتۆر بەس لە پرسە ئابوووریەکەی کردو دابشکردنی ئەم ئاوە بە شێوەیەکی خاوێن و گشتی بەدەستی هاوڵاتیان میکانیزمی بەکارهێنانی ئاو لە هەرێمی کوردستان ئەو هۆشیاری کە هاوڵاتیان پێویستە هەیان بێ بۆ بەکارهێنان و سەرفکردنی ئاو چۆنە لە هەرێمی کوردستاندا و شێواز و میکانیزمی دابشکردنی لەلایەن دەوڵەتەوە شێوازێکی ستانداردی جیهانیە سیرکە ئێمە لە هەفتاکان تا هەفتاکانی سەدەی بیستیش تا هەشتاکانیش پێوەری ئاوە و سەعاتەوەی کوردی خۆمان پێ سەعاتی ئاو دوای ئەوەی دوای ڕاپەڕین و ئەوان ئەم سەعاتە نەما ئەو بە خانوویەک چەند مەتر ئەوەندە و تر شێوازێکی تایبەت بوو بۆ وەرگرتنی پارەی ئاو بوو ئەمە هیچ عەدالەتێکی تیانە بەڵام دانانی سەعات خۆی لە ساڵی 2003 کە دوای من ماستەرەکەم تەواو کرد لە وەزارەتی شارەوانی هەرێمی سەوز ئەو وەختە لیژنەیەک دروست کرا بۆ ئەوەی دیراسەی پێوەری ئەو بکرێت چونکە من یەکێ لەو شتانی دامنا ئەبێ ئاو بخرێتە ژێر ڕکێفی میکانیزمی نرخەوە یعنی ئالیەت الئەسعار چونکە ئەگەر شت نرخی بۆ دانەندرێت بەکارهێنانی هۆشمەندانە نابێت بەهای نابێ ئەسڵەن لێگەشتی بەڵام ئەو پرۆژەیە لە کاتی خۆیدا لە 2023 لە سەردەمی دکتۆر بەرهەمە
بە قودرەتی قادر ڕاوەستێنرا بەڵام لەم چەند ساڵەیە جارێکی تر سەری هەڵدایە و زۆرینەی ماڵان ئێستا پێوەری ئاویان بۆ داناون پێوەری ئاوەکەشی تر هەندێک کە دەڵێ پێوەرەکە خەڵەتی تای ئەوەی تایە زۆرمان بۆیتەوە من ئەوانە نازانم بەڵام پێویستە بە میکانیزمێ لە جۆرەکان ئاو بخرێتە ژێڕکێفی میکانیزمی نرخەوە کە نرخ هەتا بەرز بێتەوە خواستکەمە بێتەوە کەواتە ئەگەر نرخی ئاویش من لەگەڵ ئەویان نیم نرخی ئاویان کارەبا زیاد بکرێ بەڵام ئەبێت بەلایەنی کەمەوە ئەو نرخەی دایەنی نیوەی تێچوونی بەرهەمێنانی ئاوەکەت بۆ تەختیە بکات نیوەکەی تریش لە پشتیکردنی حکومەتەوە حکمی ئەوەی ئەمە وڵاتێکی نەوتین و نەوتە فرۆژین کەواتە حکومەت لەسەری فەرزە لە داهاتی نەوتەکەی بڕێک لە پارەدا بنێتەوە بۆ خزمەتگوزاری گشتیەکانی یەک و ئاو کارەبا بەڵام ئەوێ بڕێکیش لە بەرهەمهێنانی ئاوەکە تێچوونی بەرهەمێنانی ئاوکە لە نرخی ئاوەکە تەختیە بکرێتەوە بۆ ئەوەی چیتر خەڵک بێبەها سەیری ئاو نەکات بە من بەپێی لە ماستەرنامەکەی خۆمدا کە نسخەیەکی ئێستا لە شارەوانی سلێمانی شەی وەختی خۆی داوم منە پێیان ئەو وەختە کاک حاکم قادریش سەرۆکی شارەوانی و لە لای ئەویش هەیە کاک ئامەران حەمەد ساڵح بەڕێوەبەری ئاو بوو ئێستا لای ئەو هەیە من ئێستاش لە ماڵەوەمە لە کتێبخانەی کۆلێجیشەیە لە 1970 ئاوی سلێمانی لە ساڵی 2002 لەو فترەی کە من دیراسەم کردووە لە 90 تاوە 2002 لە 1970 ئاوی سلێمانی بە هەدەرە ڕوا بە فیڕۆچێت تێگەشتی لەبەر ئەوەی کەس ئەو هۆشیاریە نیشتیمانیەمان نی بڵێن ئەمە ئاوی نیشتیمانە نابێ ئەوە بکرێت شتێکی تر هەر لە حکومەتی عێراقی لە ساڵی 1970 6 ملیۆن دۆلاری و ئەو وەختە لە بەفرۆشتنی ئەو قازانج کردووە حکومەتی یاریمی کوردستان لە ساڵانی 2001 زیاد لە 6 ملیۆن دۆلاری لەسەر ئەو بەس بۆ شاری سلێمانی زەرەر کردووە کە داوێتی بە پاڵپشتیکردن بۆ بەرهەمێنانی ئاو لێرەیە بەڵام لەگەڵ ئەوەشە کاتە بەرهەمێنانەکەیشی حکومەتی باعث وەختی خۆی زانیوێتی چۆن ئاوێژە فرۆشێ لەوەی شە قازانجی کردووە چونکە ئەوان بیری ئابووری ئەوان لەوانەیە بەڕاستی بەهێزتر بوو ئێستاش ئەو کەڵە ئابووری ناسانی ئیمڕۆ لە دەستگاکانی دەوڵەتی عێراقیا ئیشەکەن کەم نین بەڵام بڵێم چی حکومەتی دەسەڵاتدارەتی شیعە بە قسەیان ناکات بە قسەیان ناکات تەنها تایەفە گەریەتی و دواکەوتوی شیعە گەریەتی کارەکانە بابڕێ لە کاتێکا کە کەشوهەوا و ژینگەی هەرێمی کوردستان لەبارترە بۆ جۆرە جیاوازەکانی دابارین بۆ دەرکەوتنی وەرزەکان لە ساڵە بەپێی ساڵەکان زۆر گونجاوترە بەڵام میکانیزمی بەکارهێنان و سوودبینین لەم کەشەوایە بەپێی گونجاونی ئێمە میکانیزمی پێویستە ئاو بەکارهێنانی ئاو بکرێتە میکانیزمی نرخەکانەوە ئالیەت الئەسعار باشە پرایس میکانیزم باشە بۆ ئەوەی خەڵک ئەگەر پارێک ئاوی کەم بەکارێنە پارەکەمەدا ئەو وەختە تۆزە دەست بە ئاوە بگرین بۆ ئەوەی بڕی بە فیڕۆدانی ئاوەکەمان کەم بکەینەوە بڕی بە فیڕۆدانی ئاو کەم بکەینەوە ئێستاش من دەبینم لە دوو ڕۆژ ئاو نەڕۆژی ئاوێتەوە ئێستاش بین بە کۆڵانێکە ئاڕووی زۆر بێباکانەوە ئەو خوشکانەمان ئەو ئافرەتانە سۆندەکەی گرتووە و وەکو ئەم ئاوە لە ئیتر بەردەوام ئاوێ نین بێ ئەو سەرجادەی پێشەوە نازانم چی پێکە شتنی سیارە بە هەر ئەحواڵ ئەمە ئامێرێکە و ئێشویت لەوانەیە پاکردنەوەی سیارەکەت مرتاحیەکی دەرونی بدا بدەست بەس من نازانم کشۆردنی کۆڵان چی دروست دەکا بۆ لای ئێمە دکتۆر بابەتێکی دیکە هەیە ئەویش بەر لەوەی تخاو پرسیارەوە لێ بکەم زۆر جاروتێ گۆڕانکاریەکانی کەشەوە کاتیە چەند ساڵێک گەخایەنێت و دواتر بە کۆتاییەت ئەم گۆڕانکاری کەشوای کە ئێستادا دروست بووە جیهان بە مەترسیەوە سەیری دەکا یعنی بەپێ ئەو لێکۆڵینەوەی جەنابە کردبێتەوە و ساڵانی ڕابردوش کە بە دوایدا چوونەوە کردوێ جیاوازی هەیە لە ساڵانی ڕابردوو کە ئەم گۆڕانکاری کەشەوەیە و کاتیە کەمبوونەوەی ئاو یان پێشبینی دەکرێت ساڵ بە ساڵ مەترسی زیاترکە ئەگەر تۆ ئامارەکانی ئاوی دابارینی سلێمانی سیر بکەیت لە چولێکەوە تا ئەگاتە بڵین ئەم کۆتایی 2022 کە ئەم ساڵەکات ئەو چەماوەی هینەکە چەماوەی دابارین ئاوایە بەرزوو نزمەکە شتێک نییە باران بە خەتێکی ڕێک بڕوا هەیتر هەموو مەساڵێ هەموو ساڵی هەر 600 میلی ببارێ 700 میلی شتی وان نییە ساڵمان هەیە بۆ نمونە ساڵی 1990 لە هەشتاوەش مەسەن پڕ بووە لە ساڵی 1969 لە سلێمانی 1045 میلی باران باریوە
ئەو ساڵە 1335 میلیۆن باران باریوە ساڵی 91 1000 باریوە بە ساڵیشمانێ ساڵی 1990 250 میلیۆن باران باریوە ساڵی بەڵام بەم ڕادەی ئەم ساڵ بۆم 2 ساڵی کۆتایی باڵێ ساڵی 408 باریوە 2002 عفوم کە 2021 408 میلیۆن باران باریوە لەو ساڵە زۆرتر باریوە بەس پێداویستی خەڵک زۆر زیادی کردووە بۆیە پێێتەوە دیارە جا 2 ساڵیش لە سەریەک هەرچەندە ئەو 3 ساڵ لە سەریەک بوو 2001 تێگەشتی ساڵی 1940 لە 2 ساڵیانە بە هەردوو ساڵەکە 140 میلیۆن باران باریوە زەی بچوو گوشتی کردووە ئەمە 49 بۆ بازەکەم کاتە شتێکی چاوەڕوان کراوە بارانیش زیاد دەکاتەوە بارانیش جارێکی تر کەمەکاتەوە بەس دەکاتەوە کەمەکاتەوە بەڵام کاریگەریەتی کەشوهەواکەی ئێستا لە چیایە سیستمی دابارین تێک چووە لەسەر گۆی زەوی اینجا پلەی گەرما بەرز بۆتەوە لە ئەنجامی ئەم قەتیسمانە ئەمە کاریگەری هەیە لەسەر توانەوەی بەستەڵەکەکان کە ئاسی دەریا بەرز دەبێتەوە ئەگەر بێت و مەترێک ئاسی دڕووی دەریا بەرز ببێتەوە تەواوی فاو شەط العەرەب و محەممەڕە و عەبادانەوانە ژێر ئاوەکەون ئێکاتە شتێک نامێنێ بە ناوی شەط العەرەبەوە ئەو وەختە لەوانەیە بێتە هین گەرمەت عەلی ئەوەی کە لە خواری عێراق دیجلە و فراتێکە گرنەوە 90 کیلۆمەتر لە بەسڕە دوورە لەوانەیە وەختە کەنداو بێتە ئەوێ نیوەی شاری بەسڕەش بکەوێتە ژێر ئاوەوە کەواتە شارەکانی قەراق دەریا هەمویان لە مەترسیدان چونکە تۆزانی مەترێک بەرز بوونەوە ئاو خۆ ئاوەکە ئاوا بەرز ناوێتە بە ڕووتەختی بەرز دەبێتەوە سەر هەموو گۆی زەویا بەرز دەبێتەوە ئەمە ئەبێتە هۆی چی زۆربوونی ئاوی سوێر چونکە لە سیرکە لە 1970 ئاوی گۆی زەوی سوێرە لە 3 شیرینە لە 2 لە بەستەڵاکەکانی باکوور و باشن کۆبێتەوە مرۆڤی سەرزەوی بە لە 1 ئاو ئەژی هەموو گۆی زەوی کە ئاوی شیرینە و بەردەوامی چییە دەرامەتی ئاو دەرامەوەریدی ئاو دەرامەتی ئاو پێی دەوترێت بە ئینگلیزی بێت renewable resource یعنی دەرامەتە تازە بووەکان الموارد المتجددة بعربي يعني مواردان كانوا دەبنەوە اینجا کە بارانەکە بە تەواوی نەبارێ شەپۆلەکانی باران بارین بە تەواویدا نەبارێ لە وڵاتی ئێمە نوێبوونەوەکە ڕوونادا ئەوختە ئەو کارەساتە ڕوەدا کە ئێستا هەمومان لێترسی باشە کێشێکی کەمان هەیە لە هەرێمی کوردستانە ئەوی شەوەی کە ئێمە ڕەنگە بە پێی پێویست زۆر جالانی پەیوەندیداریش باسییان لێەوە کردووە کە دابارین ئەبێ بەنداوی پێویستمانیە بۆ گلدانەوەی ئەم ئاوانە بزانم ئێستا هەرێمی کوردستان بە شێوەیەکی گشتی فراغی بۆ دروست بۆ لە دروستبوونی بەندا و پێویستیمان بە چەند بەنداو هەیە ئەمەیانە چێتە شتێکەوە پێوتێ ئیدارە تلمیە کاژێڕی بەڕێوەبردننی ئاو بەڕێوەبردننی ئاومان لاوازە بڵێ ئێمە بە پێ ئەوەی پلانانی کە لە وەزارەتی کشتتوکاڵی هەرێمی کوردستان دانراوی عێراقیش وەک بازەکەن زیاد لە 160 بەنداو هەیە بە مامناوەند و بچووک دروست بکرێ هەرچەندە بڕاریشاندا من ئەخێنەوە 9 دانە دروست بکرێن 19 دانە دروست بکرێتە بواری جێبەجێکردنەوە 19 بەنداو ئەگەر بەنداوەکان ئەوان ئەگەر ڕاز دەکات حکوومەتی هەرێمی کوردستان ئەگەر ئێوێ فعلەن کۆنتترۆلی ئەو بکات با بەنداوی بێخمە دروستکات گلدانەوەی ئاوەکەی سەر و 10 ملیار مەتر سێجا ئاوە دوکان پڕ ببێ 8 ملیار مەتر سێجا ئەگرێ دەربەندی خان پڕ ببێ 3.3 ملیار ئەگرێ یعنی 3 ملیار و 300 میلیۆن مەتر سێجا ئەگرێ بەڵام ئەو بە تەنیا 10 ملیار ئەگرێ یعنی تۆ ئەو وەختە کۆنتترۆڵی نزیشی 20 ملیار مەتر سێجا ئاوەکەی کە ئەکاتە لە 140 ئاوی دیجلە بە بێمنەتی تۆ ئەو وەختە شەڕی ئاویش بکەیت نەتوانیت لە کاکە لەگەڵم ڕێک ناکەوی لەسەر سوتەمەنی ڕێگەڵ ڕێک ناکەوم لەسەر ئاو ئەمە پێوترێ سیاسەتی ئاو جەنگی ئاو کە تورکەکان ئەمڕۆ لەگەڵت بەکاردێنن ئێرانیەکان لەگەڵت بەکاردێنن تێگەشتی حکوومەتی هەرێم بەنداوی کەوڵۆز بۆ من دروست دەکات گەورەترینیانە لە دوای بەنداوی دوکان دەربەنی خان کە بە مام ناوەنددانێ 100 میلیۆن مەتر سێجا ئاو ناگرێت ئێستا یەکێک دروست دەکەن لە لای دەربەندی گۆمەسپان ئەوەی لای هەولێر تێگەشتی 250 270 میلیۆن مەتر سێجا ئاوەگرێ ئەمانە ناڵێم خراپن زۆریش باشن بەڵام ئەو ئەوێ بەڕاستی کۆنتترۆلی ئەو بکە لە زۆر مەشاکلی ئەو نەجاتی ببێ
با بڕا بەنداوی بێخمە دروستکە یان لە شوێن بەنداوێکی تر لە خوار بەنداوی دەربەندی خان دروست بکەن. باش دکتۆر ئەما کەمە دوا پرسیار پێم دەڵێن هاوکارانم کە کاتم بەپی پێویستمەوە یەک خولەکەم لە بەردەستامە دروستکردی ئەو بیرانەی زۆر جار دەبینین هەم لە گەڕەکەکاندا و ئەو باخانێکی کە دروست دەکرێت لە سەرانسەر هێرێمی کوردستانە لە سلێمانیش بە دیاریکەی کرباسی لێ بکەین بیرێکی زۆر دروست دەکرێت ئەم بیرانە کاریگەریان چی دەبێت بۆ وشکبوونی هەم خاکەکە و کەمبوونەوەی ئاوی ژێرزەویش؟ وڵا ئاوی ژێرزەوی کەمی بێتەوە بەڵام بۆ مەسلەی ئەوە هاوڕێی بەڕێز و خۆشم کاک دکتۆر دیار هەیە هەر اختصاصی لە جیۆلۆژیا هایدرۆلۆژیە ئاوی ژێرزەوی ئەوانەیە لەوانەیە وەڵامی پرسیارەکە لای ئەو باشتر بێ بەس من ئەوەندا ئەزانم ئەو ئاوی ژێرزەویش ئەگەر بە بەردەوامی هەر لێ دەربێنی ئاستی بیرەکان ئێستا لە سلێمانی شانازام 10 مەتر 12 مەتر چۆتە خوارەوە کەواتە لە هەولێرە هەر حساب ناکرێت 100 مەتر و 150 مەتر ئاوی ژێرزەوی چۆتە خوارەوە چونکە بە سروشتی باشترین دابارین لە لە دەشتی هەولێر و هەولێرە بارێ باشترین ساڵیان 400 میلیۆن باران نابارێ بەڵام بە ئاسانی تێکرا پێدەوترێ معدل تێکڕای بارانبارینی ساڵی 1940 تا گاتە ئێمڕۆ شاری سلێمانی 670 میلیمی ساڵانەیە کەواتە هەر تێکراکەمان ئێمە دوو ئەوەندەی ئەو بڕەبارانەیە کە لە دەشتی هەولێرە بارێ لەبەرەوە هێشتا ئاوی ژێرزەوی لە سلێمانی و ناوچەی پارێزگای سلێمانی گەرمیان ناڵێم ها بڵینە دەرمەندیخان و بەم دیوا بۆ سەرەوە بۆ ناوچە فێنکو و شاخاویەکانە بڵێم دانەبەزیەوە بەڵام ئەو بیرانەش ئەگەر بە شێوازێکی زانستی و ئینسان دۆستانە تەعاملی لەگەڵا بکرێت لەوانە ئەو کارە ساتە دروست بکە وەکو ئەوەی کە گۆڕانی ئەم باری دۆخی کەش و هەوایە دروستی کردووە. دکتۆر زۆر سپاس دەکەین سپاس بۆ گفتوگۆ بە پێزەکان و زانیاریانت کە لە بەرنامەکەی ئێمە گەاندت دووبارە زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر کامەران ئەحمەد کە بەڕێزیار ماستەریان هەیە لە ئابووری ئەو وهروە دکتۆرا لە چاکسازی ئابووری ڕاستەخۆ لێر لە سودۆمیانی ئێمە وتمان دوورم دکتۆر.